بە مەبەستی زیاتر وەبەرهێنان و ئەنجامدانی پرۆژەی بازرگانی لە پارێزگای هەڵەبجە ژوورە بازرگانی و پیشەسازیەکانی هەڵەبجە بە فەرمی کرایەوە. کردنەوەی ژووری بازرگانی و پیشەسازی گرنگی و تایبەتمەندی دەبێت و کاریگەری ڕاستەوخۆ دروست دەکات بۆ جموجوڵی بازرگانی و بژانەوەی ئابووری لە ناوچەکەدا. ئێمە پێمان وایە هەموو حرەکەیەکی تیجاری بەبوونی ژووری بازرگانی ئەو حرەکەیە ئەبێ بە داینەمۆیەکی گەورە. ئێستا دوو مەرز لە سنووری پارێزگای هەڵەبجەیە، مەرزی تەیۆرە شۆشمێ کە نزیک بە 100 ساڵە هەیە و مەرزی بەمۆ. ئەم دوو مەرزە کە لە پارێزگای هەڵەبجە و ئەمڕۆ ژووری بازرگانی دامەزراوە، ژووری بازرگانیە بێ بە هەوێنێکی گەورە، ئەبێ بە داینەمۆیەکی گەورە بۆ کاری تیجاری بازرگانی نێوان کۆماری ئیسلامی ئێران عێراق و حتا بۆ وستا و جنوبی عێراق. سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانی و پیشەسازیەکانی کوردستان ڕایگەیاند هەموو ژوورێک لە 9 ئەندام پێک دێت و لە یەکەم کۆبوونەوەی ژوورە بازرگانیەکانیش هەڵەبجە بەشدار دەبێت. وتیشی لە ئەوڵدان یاسای یەکێتی ژوورەکان بنووسنەوە و ئاڕاستەی پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی بکەن بۆ ئەوەی قەبارە و ئەندامانی ژوورەکان زیاد بکرێت. حاولە دەکەین لە داهاتووشدا بە یاسای یەکێتی ژوورەکان بنووسین بۆ بەرلەمان و ئەنجومەنی وەزیران کە دەستکاری بکرێت بۆ ئەوەی بتانرێ کە قەبارەی و ئەندامەکانی یەکێتی زوو زیاد بکرێت. احتیمالی سوکو داهاتووش هەیە، یعنی پارێزگای دیکەش لە کوردستان ببیتن بۆیە احتیمالاتیەوەی گراسەت دەکەین. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە دەڵێت لە داهاتوودا هەوڵ دەدەن دەستی کۆمپانیا و سەرمایەداران بۆ پارێزگای هەڵەبجە ڕابکێشن لە کوردستان و دەرەوەی کوردستان بۆ ئەوەی پرۆژە و سەرمایەکانیان لە هەڵەبجەدا بخەنە گەڕ. هەوڵ دەدەین لە ڕێگەی ئەم ژوورەوە دەستی بازرگانان و خاوەن پرۆژەکان و بەرهێنەران بگرین بە هاوکاری دەستگاکانی حکوومەت تاکو بێنن سنووری ناوچەی هەڵەبجەوە پرۆژەکانی پیشەسازی و بازرگانی و گەشتیاری و کشتتوکاڵی جێبەجێ بکەن. لەبەرەوە ئێمە هەوڵ دەدەین جاران هەڵەبجە سەر بە سلێمانی بوو، یان لەگەڵ سلێمانیا بووین، بەڵام ئێستا سەر بەخۆین بە پێی یاسای ژمارەیەکی 2015 پارێزگاکان پارێزگای هەڵەبجەش پێویستە وەکو هەموو پارێزگاکانی کە مامەڵی لەگەڵا بکرێت. لە سنووری پارێزگای هەڵەبجە دوو مەرزی فەرمی لەگەڵ وڵاتی ئێرانەیە و شمەک و ئاڵوگۆڕی بازرگانی تێدا ئەنجام دەدرێت. هاوکات ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە داوا دەکات بۆ ئەوەی کارەکانی ژووری بازرگانی و پیشەسازی پارێزگاکە بکەوێتە سەرپێخۆی. پێویستە هەر یەک لە بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی کۆمپانیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتی گەشەسەندنی پیشەسازی لە هەڵەبجەدا بکرێنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.